کەسێک سونەتێک بکە وەکەوە وایە واجبێکی کردبێ بەڕاستی کار و کردەوەی لەبەر ئەوەی فەرمووی ئەم مانگە بەڕاستی سەیراناوە بۆ بە خۆداچوونەوە بۆ فۆرماتکردنەوە بۆ خۆی عیشایان دەفەرمی خوای گەورە لەو ئینسانە خۆش دەبێت لەبەر ئەوەی هەموو شەڕ ئینا وجدنا على شيء گەورەیە کاتێکەوە خوای پەروەردگار باس دەلیلە منکم يعني چۆن ڕۆژی مانگی ڕەمەزان لەسەر بۆ ئینسانی ماندار وەڵڵاهی کاتێکەوە تۆ بە ڕۆژ بەرەوەی لە کاتێکەوە خەڵکان بێئاگا بوون و خەڵکۆ سادێکە عیبارەتە لە خۆی واتە بۆی بیسێ مانگی ڕەمەزان دەکەن کاتێکەوە بەقتێکی گەرمەوە بەچای ئەو پێغەمبەرە خوای گەورە فەرمووی ڕەحمەتەن للعالەمین بۆ هەموو وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆز هەستان بە سازدانی ئێوارە کۆڕێکی ئیمانی جەماوەری بۆ بەڕێزبانخوازی شاری هەولێر مامۆستا عوسمانکانی کوردەیی لەژێر ناونیشانی چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین. مامۆستای بەڕێز لەو مانگە تیشی خستە سەر تەوبە و بەخۆ داچوونەوە و هەروها خۆ ئامادەکردن بۆ مانگە پرخێر و بەرەکەتە بۆی لە خێر و بەرەکەتی ئەو مانگە پرخێرە بێرەکەتە بێبەش نەبین. ئەوە یەکێکە لە کار و چالاکیەکانمان پیشوان بخوای تەعالا زنجیرەی کار و چالاکیمان نەبێ لەو مانگە پیرۆزە ئینشاءالله.